إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەری گیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. سوورەتی کەهف کە لە جمعانە ئەخوێنرێ پڕە لە دەرس و ئامۆژگاری و پەندی گەورە. سیدنا موسى عليه السلام لەگەڵ خەضیرە زۆر دەرسی گەورە گەورەی تێیە. لە داستانی ئەوانە زۆر مانای گەورە ئەکەوێتە خوارەوە سوودی لێوەرەگرێت. موسى عليه السلام کاتێ پرسیار ئەکات خەضیر پێی وتووە پرسیار مەکە، تەجاوزی کردووە لە حەدی خۆی. ئەفەرمێ لا تؤاخذني بما نسيت، لێم مەگرە شتێکە لە بیرم چووەتەوە. ئەویش عەفوی ئەکا ڕاستەوخۆ. بابەتێک هەیە لە ثەقافەتی ئینسانی موسڵمان و ڕۆشنبیری ئینسانی موسڵمانە پێی ئەوترێ ئەلئیعتیذار، واتە عوزر هێنانەوە بۆ بەرامبەر. عوزر هێنانەوە یاسای هەیە لە شەریعەتە. ئەبێ ئینسانی موسڵمان یەکێک لە صیفاتە جوانەکان لە ثەقافەت و ڕۆشنبیری ئەوە عوزر هێنانەوە بێ. کاتی هەڵەیەک لە دەستت دەرەچێ، قسەیەک لە زمانە دەرەچێ بە هەڵە، کردەوەیەکی ناپەسەند لە ماڵی خۆتە، لەگەڵ مناڵە، لەگەڵ هاوڵە، لەگەڵ هەر کەسێکە دەوروبەرتە کە کڕین و فرۆشتنێک ئەەکەی، هەر کارێک ئەەکەیت، ئەبێ ئاگات لێبێ یەکێ لە صیفەتە بەرزەکانی تۆ هێنانەوەی عوزرە بۆ کارە نابەجێکانت. کاتێکیش کە موسى عليه السلام مەجالی ئیتر عوزر نامێنێتەوە، ئەفەرمێ قەد بەلەغتە من لەدونی عوزرا، وشەی عوزر بەکارهێنێ. ئیتر تۆ کۆتایی تا قیممەی وشەی عوزر بۆ هێنانەوە خۆم بۆ خۆم مەجالم نەهێشتوێتەوە. ئیتر ئەگەر پرسیارێتر لێم کرد فەلا توصاحبنی، هاوڵایەتی مەکە، ئیتر لێرە با بڕێتەوە. بۆیە عولەما فەرموویانە عوزر تعریفەکەی چییە؟ بریتیە لەو حوجە و دەلیل و بورهانانی کە ئینسان ئەیهێنێتەوە لە دوای کردنی گوناه و هەڵەیەک. ئیتر هەڵەیەکی شەرعیە، هەڵەیەکی عورفیە، مافێکی تۆیە بەسەر ئینسانێکەوە. خوا جەلە جەلالوه بە عەزەمەتی خۆی ئەم عەبدانە ئەم هەموو گوناهانە بەرزەکەنەوە کە عوزر ئەهێننەوە عەفویانەکە، لیان خۆشە بێت. رب العالمين یەکێک لە صیفەتە زۆر عەظیمەکانی بریتیە لەو مەغفیرەتە گەورە لەگەڵ ئەو هەموو گوناهە زۆرە. گوناهێک نییە، دوان نییە، هەزار نییە، هەمووی بەرزە بێتەوە، لە هەمووشی ئەبورێ و عەفوو ئەکە. صفاتی جەماڵی خوش ئەبێ لە عەبدەکانی خۆیان ڕەنگ باتەوە کەوا بۆ بێ عەبدەکانی خوا ئەگەر هەڵەیەکیان کرد عوزر بێننەوە، و ئەگەر عوزریان بۆ هێنرایەوە قبوڵی بکەن. فرمویانە الاعتذار من شیم الكبار أو من شیم الرجال، یەکێ لە ئەخلاقە بەرزەکانی پیا و ئینسانی گەورە مرۆڤایەتی بریتیە لەوەی کە عوزر بێنێتەوە، داوای لێبوردن کە. هەمومان داستانی ئەبوو ذەرمان بیستووە کاتێک کە بەرامبەر بە بیلالی حەبەشی یا هەر هاوڵێکی تر بە پێ ڕیوایەتەکان کەلیمەیەک بەرامبەر بە دایکی ئەڵێ عیبداری ئەکە. ئەویش زۆری پێ ناخۆشە بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ عەیەرتەه بئومه، عیبدارت کردو بەهۆی دایکیەوە.
أفرمي إنك امرؤ فيك جاهلية وكسيكي هيشتا جاهلية لك ليس ارتاموا أي أبا ذر. أبا ذر طبعا يكك الصحابة ضل نرمكان. أفرمي رأك حتى بلال أدوزيته سير يم عذر هنا نوكا قبي خويا خات السر أو لميك لوي لسر خاك الله ورا أي بلال سوين الأدم بخوا قاس بخار السر أم لا يثري قبب مش كم من هلايك زور قرم عذر بو إهنمو بلال باوشي بيا أكا برزي أكاتو هردوك باوشا كان بياكا سيري أم أدب جوانك بيغمر صلى الله عليه وسلم فيريانك السروي عذر بو يكثر بينه كعبي كوري مالكاتك لغزوة دواك ولا تبوك هات خزمة بيغمر صلى الله عليه وسلم والله يا رسول الله زماني باش بيبو عذر هنا نوا بس بخواك للجهاد دواك وتميج عذرك منه والله بارم هبو سرد سامان وقوة هبو جسم بس هيج عذرك ناهن مو منافقين هاتون عذر يعني هنا وتو هن الصحابة هاتون خوان بس توتو وعذر يبو بيننا ولا كولا كاني مزقوي بس بخوا من هيك يعني ناكم بيغمر صلى الله عليه وسلم وإخوائي قرباسي أوسيها وليك وعلى الثلاثة الذين خلفوا أوسيها وليك دواخران لجهة لبينا إخوائي وتم على سر السامرة يا الشيطان دواي خصن أشعري كان قوم أبو موسى أشعري الرجل هات ولا أبو موسى أشعري وتيان ورا لقل ما نبو خزمة بيغمبر صلى الله عليه وسلم أو زور كيف خوش بو خزمة كان يهمو كوبو نتو شون خزمة بيغمبر صلى الله عليه وسلم ني برسي بوشي أرد كاتي كتشون لخزمة خوشوي سادانيشتن وتيان والله يا رسول الله صلى الله عليه وسلم أمش هاتون وكو أو خلقا أموري مسلمان بخرا بردسي أمش ليرة أبو موسى زور شرمي كرت كأمانة هاتون داوي إمارتك داوي وكر ابن أمير زور شرمي كل لخزمة بيغمبر صلى الله عليه وآله وسلم حرجك زور قورة فشعر بالحرج الشديد هستي زور بشر ما ذلك إلا خزمة بيغمبر صلى الله عليه وآله وسلم دعاية فرمي اعتذرت إلى رسول الله صلى الله عليه وسلم فعذرني عذر مهنا وبو بيغمبر صلى الله عليه وسلم يا رسول الله والله أم خزمان وتيان ورا نم برسي بوشي نم زاني بوشي هاتم لقال أنا هاتم بهوي منو هنا منو أم غلطة قوريان كردو هاتم دواء إمارة قوريانك لسر زويا پیغمبری خدا صلی الله علیه وسلم عذرکی قبول کرد. امام ابو بکر و امام عمر محاوره یک لبینیان روی دا. امام عمر زور تو ربو. مجلس کی بجهش امام ابو بکر شوینی کود عذری بو هنا. حتی گیشت لای مال. دواتر هات خزمت پیغمبر صلی الله علیه وسلم. شکاتی امام عمری کرد که عذرکی قبول نکردو. پیغمبری خدا صلی الله علیه و آله وسلم زور تو ربو لامام عمر. إنجا لم كاتا إمام أبو بكر شو خاوني الشيمة أخلاقي برزا والله يا رسول الله صلى الله عليه وسلم حتى من بو من أو موالي كرتك بوشي وازبك من ظلم لو كرت نا شون أبي عذرك اللي قبولنك أي أبو بكر حسني بصري أفرمي أجر كسر جواني بيدام بم جويا ما روشت يكسر هاتا أمدي جويا كم اعتذاري بوينا عذرك قبولك كأنما أم جويا كي نبيستو هر یەکێک لە ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە هەر لە ماڵەکەی خۆتەوە یا ئەبێ لەگەڵ کەسانەژی یا ئەبێ گوێبیستی هەڵەی خەڵک بی یا هەڵە ئەەکەی بەرامبەر بە خەڵک عوزریان بۆ هێنایەتەوە قبوڵ ئەەکەی هەڵەت کرد ئیلا ئەبێ عوزر بێنیت عوزر هێنانەوە بە زمان بە کردەوە ئەبێ ئێمە لە زمانی جەستەی یەکتر بخوێنینەوە تایبەت ئافرەتان لە ماڵەوە ئەبێ زۆر جوان زمانی جەستەی پیاوەکانیان بخوێننەوە جاری وا هەیە ئەم پیاوە تووڕە بووە هەڵەیەکی کردووە لەوچێ بە زمان نەتوانێ بڵێ داوای لێبوردن ئەەکەم لەم هەڵەیەکە کردم بەڵام یە ئیشێکی ماڵەوە جێبەجێ ئەکا کردەوەیەکی جوان لە ماڵەوە یا سەفەرێ بۆ منداڵەکانی ڕێکەخا ئەمە ئەعتیبارەکرێ بە ئەعتیذار یان ئەو ئافرەتە بە هەمان شێواز هەڵەیەکی کردووە لە ماڵەوە بەڵام لە دوای هەڵەکە خواردنێکی زۆر جوانی ساز کردو و تەقدیمی کردو بە هاوسەرەکەی مانای ئەوەیە داوای لێبوردن ئەەکەم بۆیە لاشەی ئینسان زیاتر داوای لێبوردن ئەکا هەندێک چاو داوای لێبوردن ئەکا مەرج نیە تەنها زمان ئەبێ عوزرەکان لە یەکتر قبول بکەن و ئەبێ عوزر بێنینەوە صفەتی اعتیذار و عوزر هێنانەوە صفەتێکی زۆر بەرزە مناڵەکەت ئەتبینێ غەڵەت ئەکەی باوکی بەڕێز ئەگەر نەیبینی کە تۆ عوزر ئەهێنیتەوە ئەم صفەتەی تیا دروست نەبوو ئەم ڕۆشنبیری لە تۆیان نەبینی
بەڕاستی عوزر هێنانەوە ڕۆشنبیرێکی زۆر بەرزە لاوازی نییە هیچ عەبدێک نییە بەهۆی عەفوەوە خوا بچووکی کاتەوە ئیلا بەرزیە کاتەوە خەڵک عەفووکە و هیچ عەبدێک نییە اعتیزار بێنێتەوە اعتیزار دلیل بێ لەسەرەوەی ئەم کەسە لاوازە دلیل لەسەرەوە کەسە زۆر بەهێزە ئاستی ڕۆشنبیری زۆر بەرزە بۆی عوزر ئەهێنێتەوە داوای عەفوەکە داوای لێخۆشبوونەکە لە بەرامبەرەکانی ئەمە ئەخلاقێکی زۆر بەرزە لە میلەتی ئێمە زۆر کەم بووتەوە ئەبێ زۆر هوشیار بین ئێمە هەموو شتێکمان قانونە بە ئیسلام قسەمان هەڵس و کەوتمان تەسەڕوفاتمان لەگەڵ یەکترە ئێمە مرۆڤین لەگەڵ یەکترە دەنگە دەنگیشمان ئەبێ هەڵەش بەرامبەر بە یەکتر ئەکەین بەڵام نابێت صفەتی ئاعتیذار و عوزر هێنانەوە بۆ یەکتر ئەبەدەن کاتێک لە کاتەکان ئێمە فەرامۆشمان کردبێت بۆیە یوسف عەلەیهی السەلام ئەبینی کاتێک کە براکانی یەن و عوزر ئەهێننەوە ڕاستەوخۆ ئەڵێ لا تەثریب عەلەیکم اليوم تەوا ئەو کۆتایی پێهاتەوە واز لەوە بێنن خوا لە هەمومان ببورێ و کۆتایی بەوە بێن پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام ئادەم عەلەیهی السەلام هەڵا ئەکا بەرامبەر بە ڕەب العالەمین یەکسەر محاولەی عوزر هێنانەوە ئەکا شەیطان عوزر نایەنێتەوە طبعا عوزر لە ئیسلامە مقننە بە صدق بە ڕاستگۆیی عوزر بە درۆ قبوڵ ناکرێت لە ئیسلامە بۆی هەموو شتێکی ئەمە یاسایە ئەمەوێ تەبریری عوزرەکەم بکەم هەڵەیەکم کردووە یەم بە درۆ ئەمەوێ تەبریریکەم عینەن ئەکەومە هەڵەی دووەمە و گوناهی دووەمەوە بۆی ئینسانی موسڵمان صادقانە عوزر بێنێتەوە ئەحنەفی کوڕی قەیس ئەفەرمێ ئەگەر کەسێک عوزری بۆ هێنایتەوە ئین اعتذر إليك معتذر هەر کەسێ بۆ عوزری بۆ هێنایتەوە هەڵەیەکی کردووە تلقيه بالبشر بدە موساوێکی گەشەوە بەرامبەری بڕۆ جوان لەگەڵ یا بوەسە ڕەحمەتی خوا لە ئیبن قەیم بێ لە مەدارج السالکینە ئەفەرمێ یەکێک لە صیفاتەکانی کەڕەم لە ئینسانە بەرزی لە ئینسانە ئەوەیە ئەگەر کەسێ عوزری بۆ هێنایتەوە نەچی لێ کۆڵینەوە لە عوزرەکەی کەی قبوڵی کە یەکێ لە مشکلەکانی ئەم میلەتە ئێمە لێ کۆڵینەوە ئەکەین لە عوزر هێنێتەوە ئەڵێ کاکە دوێنێ عەفوم کە مەسەن لێرە نەبووم بۆیە لە پرسەکەتان ئامانەوە ئەی لەکوێ بووی چیتە کرد یعنی ئەو ئیشەی تر لە ئیشەکەی من گرنگترە بەم شێوازە مامەڵە لەگەڵ یەکترا ئەکەن ئەمە صیفەتی ئیسلامی نییە ئینسانی موسڵمان خاوەن پەیام هەر کەس عوزری وێنە عوزرەکەی قبوڵە لێ وەرەگرێ با عوزرەکەش کەم و کورتی تیابێ بۆیە ڕەحمەتی خوا لابن قيم بأفرمي وعلامة الكرم والتواضع أنك إذا رأيت الخلل في عذره بينه خلل لعذرك هي لا توقفه عليه نتي لسر عذرك الرايقري كلمة بزان موايا وانية بحال عذرك أنا قبولك بحال سلامك ليك دي لدواي توربون قبولك أما صفتي إنسان مسلمان صفتي برزي كسي مسلمانة كأبي أوما ملكة بوي عزيزان لم زمنا أم صفة زور قوري لأمي مسلمانة بالرنگ باته عذر بينه ويكثر أجر حلاك من برامبر بهر كسي كرد عذري بو بينه عذرك نالم بكو كنال الراجان وما جان حياة كسي قبل دواي لجير هوالك أنا داوي لوردنك شن برنامج لسكر برنامج لسكر داوي لوردني لك كسایتی کەسێک ئەڕوشێنی چۆن ئەبەو شێوازە داوای لێبوردن ئەکرێت هەموو جیهان بێنە بەڵێ عوزر هێنانەوە ئینسانیەت بێنە بڵێ عوزر هێنانەوە نەک ئیسلامیش هەمووی بە باشی ئەزانێ ئەی ئێمەی موسڵمان چۆن ئەم سیفەتە فەرامۆشکەین چۆن لە خۆمانە ڕەنگی پێ نەدەینەوە چۆن دروستی نەکەین بەتایبەتی ئەمڕۆ بەهۆی ئەم وەسائلی تەواصولی ئیجتیماعی و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە زۆر کات هەڵە بەرامبەر بە کەسێک ئەکەین ناشزانین كربي اعتذار بو يكثر بينه داوي لبردن لا يكثر كين جاري وهيا بوست مان كدول سر كسك وازاني اعتذار وي بوستكت بسريته اعتذار اويت شلون ناود زران دو بباشنا يبلي امام النبي فرمي اگر غيبتي كسكت كرت دواي نتواني داوي لبردن لبكي لچن مجلسه بخرابه باسك دو لا وانا مجلسه بروبت شاكه بس ان جاء تكافؤ إن جاء برابريتي لعل رب العالمين عفوتك لسر غيبتك كردوت لما سلي اعتذاري شا وراسي أبي بزانين اعتذار كمان درو نبي اعتذار كمان بأندازي جرمك أبي جاري جرمي وهي قورية برابرك كردوت أبي داوي لبردن كأبي دسي ماشكي جرمي وشيء لو أشي بزر دخلنا وسلامك حل ببي وشار سر ببي
ئێمە هەر هەمومان ئومەتی پێغەمبەرین صلی الله عليه وسلم چۆن ئەو خۆشەویستەی دڵمان عوزری قبول کردووە قبول ئەکەین چۆن عوزری هێناوەتەوە عوزر ئەهێنینەوە هەموو جارێ عەبدوڵڵای کوڕی ئوم مەکتومی ئەبینی ئەیوو سڵاو لەو کەسەی کە خوا عیتابی لێگرتم لەسەر ئەم هەموو جارێ عوزری بۆ ئەهێنایەوە چونکە قورئان زۆر ئەخوێنرێتەوە عیتابەکە دووبارە ئەبێتەوە ئەویش هەموو جارێ ئەم کەلیمەی لەگەڵ ئەو کەسە کەسێکی کوێر و کەفیف و نابینا ئەم کەلیماتانەی دووبارە ئەکردەوە بۆیە فەرموون دوو جار ئەم کەسەی لە مەدینە بەجێهێر لە جێگەی خۆیان داینا کردی بە خەلیفەی موقەتمان هەبووە لە حیاتی ئەصحابە دوو جار ئەوی کردە خەلیفە لەبەر ئەوەی چی ئەمە خوا جەل جەلاله عتابی لە پێغەمبەر گرتووە صلی الله عليه وسلم عبس وتولى أن جاءه الأعمى لە قورئانە دووبارە ئەبێتەوە ئەویش هەموو جاری اعتیزارەکانی بۆ عەبدوڵڵای کوڕی ئومی مەکتوم دووبارە ئەکاتەوە داوامە لە ذاتی پاکی پەروەردگار بمان گێڕە لەو عەبدانەی کە خۆی لێیان ڕازیە خوایە لێمان ڕازی بە یا ئیلاهی لێمان ڕازی بە یا ئەکرەمە الئەکرەمین خوایە گیان مەمان دەردەسی خۆمان نێوچەوانمان بگرە بۆ خەیر ڕامان کێشە بەرەو خواناسی دینداری تاعەت عەبدایەتی ئیلاهی داوان لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت قبوڵمان کە لای خۆتی یا رب العالمین ئەگەر چی نوێژێکی کورچ و کاڵ و تاعەتێکی کەممان هەیە یا ئیلاهی بەڵام بەخوا دینەکەی تۆمان خۆش ئەوێ خۆشەویستیمان بۆ پێغەمبەرەکەی تۆ هەیە عليه الصلاة والسلام دەیا ئیلاهی بەو خۆشەویستی دڵمان هاوارە لێ ئەکەین خوایگان ڕەحمەت و بەزەی بەسەرمانە ببارێنەوە لای خۆت قبوڵمان کە ئیمانمان سەلامەت کە و دامەزراومان کە یا ئیلاهی ئەم عەبدانە هاتنە ئەم ماڵەی تۆ بۆ نوێژی جومعە و بە نیدائێکی تۆ یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت هەر دوعای ئەکەن گیرای بکە یا ئیلاهی ئەم عەبدانە سەری بەرزیان لە سوجدان نەوی ناکەن تەنها لە حضور و مەقامی تۆیان نەبێ دەیا ئیلاهی دوعاکەنن گیرا بکە وادعوا الله وأنتم موقنون بالإجابة الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين وشوي سكام برنامج شيرين وإما قد جيان وإماش كردن بكمال قانوني كأشم جبجة شاكر قديش بيناو أنينا إما بمعناو كلمة بما با إنسانية كخواي جركا با إنسانية كخواي دروس كردن شير وتوجيهات ويشا يوجد أخلاق برزكاء أمته بيغمبري صلى الله عليه وسلم أنا ئەگەر غەڵەت ما کەرە عوزرێ بارمێوە چەنی غەڵەت کردەینە وەرانوەر و خوای تەوبەکەری وەرانوەر و عەبدەکە خوای ناشم عوزر باریوە وەرانەی وەرانوەرەکەی دڵشا چێوێ نەکەر و وەرانوەرت و ئایچی عەفوە وەرانوەرە وەر بژارە خراپترین کۆڵ قیامەتەنە ئا کۆڵەنە کە ئینسان ئیناس کۆڵێشۆ حەق و خەڵکی چەنی عەبدەکە چەنی ئێوی قسێوە غەڵەتە چەنی ئێوی کردەوەوە غەڵەتە ڕەنگە عەبدێ وەجە عەبدەکە خوای توو ڕەبێ بۆ جە تۆ تەنها سەروینەی ئیسلامیان نەکردنەوە پێویستش بە عوزر ئاردەیەوە هەن ئەشم عوزر پێ یەکتری بارمێوە ئەگەر غەڵەتیەوە ماکرد یەکسەر بە وەرانوەرەکەیەوە ئەچمێ ئی غەڵەتە کە کریان بۆنەوە ئینەیەوە بیان عوزری سادیقانە ڕازگۆیانە بارمێوە ئایج وەرانوەرەکە واجبە سەرش عەفوە ماکەرەوە اینەی کە وەرانوەرەکە کە عەفوەڵکەرۆنە و عوزرەکە قبوڵکەرۆنە نەسیفەتێ فرە بەرزە إنسان أجر كبرج نبو هر كسي داو عفوش كر أشوم عفوش كر قيامة يو تشاتشي ومي هاناتو أنا نك كسي وغلطي وش كردن تو عفو كردن خا فلان كس غلطي وش كر عفو مكر يسمون ويم كوتنا ودوس تو أهل كرم يا إلهي عفو مكر عفو كرو كماله فرمايشتي ما هني پیغمبريان صلى الله عليه وسلم باسو آكسي كرا أجر يو داو عذري جوانا كر عذريش قبول نكر فرمايشتكي بعضش سندكش أقصى ضعف وشنن بلام كجرد كوبا وبقوته بس شو الرواية فرين دويش خدمة أنا بس قالوا وشويس فرماه صلى الله عليه وسلم من اعتذر إلى أخيه بمعذرة فلم يقبلها كان عليه مثل خطيئة صاحب مكس
هركس اعتذار جاردو في بريوش هر غلطي آيشي قبول نكر كسب جناه جينا سرو جناه كبا أندازو كي بصاحبي مكسكين يعني أكسيك بنامج دولتي والزرجة خلقي والجيرو فرج ما شاء صاحب مكس كظلم كرو خلقي بنامج دولتي شو خلق ده صلاة الشيش بوليسيو برنجاتا وظلم جردي ما كرنا تاون شو بنامج دولتي وقسيك أجر هر زرري وما ديش ده خلقي بنامج دولتيو كسب نجمع شو صاحب مكس جناه فرق ورش كذا قيامتنا عقوبة فرق ورش فرماو كسي عذرك قبول مكرو إنه أي جناه بار فرمايشتي وترنا فرماو هر كسي عذرك قبول مكرو حوض كوثرنا ما يولان الروايات دوما نملا من حوض كوثرنا أو كوثرش من عطاك دائما أتيبة تأتي الزمن النسر وتشي يقولانا كافري باسش كردن النج بين دروسي كردن بين معنا سرتشي يقولاني وما عاد زين شني همساكم شني جنوزاولم شني قومكم كل براهن شني برا قسم كرو انا شي قسم كريكاك بخوا اصلا ما قسي واش دا الروم مجلسنا ادمي نام صلام نكردي وانا داو عفو نكر ان تشيج بي انسان ايلو دبرزيو انساني اشو موزور اسلامنا هنا ممنوعه والله أنا ما دام يتر تمام نية إنسان قابل فاري طبيعتش فاري وعقلش فاري وجوربه كل جاري بيا ولا ما فرماو قد بنصال جاري بيا قد أخلاقش فاري حرب ورانكاري جور سرم قد بنصال جاري ديبو إنسان أبيس قابل فاري بردوام شيء يجي فاري بس إنسان فاريو تواسي والله تا قيامة تمام يتر ما دام غلط الشكر ورا ديبا كردبوش تناند إسلامنا كلمة صفحي هنا فاصفح الصفح الجميل يعني إدل شمايتين ليل مكر ولا كر كات الدعوة عفو كري يا عفوش كري دمو شما قرج مكر سادة كأنما هي جروجنا صفته برز إنسان مسلماني هركز عذرش بأردو الرقم لو بي والله يقولنا هكي كأنما حتشي الروجنا مشقوش نمازوش أبينين أبو إسراحات مكرمي ضل ما نشوي تابع يعني عيبك يكتير دايمي هو أنا فلان كاس باسش كردو فلان كاس أنا ما بستش أنا بباسش واتو إن إنساني قولاني طبيعتي شأنه إنساني جورو شهامة برز كسي مسلمان كسي خوان بيام بهي شيء واسع ما بو يفكر شباب عشان إنساني ومرزيارة بو جورو بو حرشي خرابان وجلك نبوه قردي تكنو دوري شاوزو ضلوا إنساني مسلمان ضل فرق جورا داوا كرو جزأتو باكو پروردگاري ضل ما يجوزو كاري ما فنكرو كعذر بي يكتري بارمي وعذر كي يكتريش قبولي كرمي خواهي جان داوا ونكرمي كرمو بزي وملو إما زي وارنا خواهي جان نوشي فرفري داوا دعاء خير شاونا كردنمي إمش بآمين وهوا كرمي جلاتو خواهي الشفاء تنهائنا لا تو شفاء شابيكيان يا رب العالمين وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها آمين آمين والحمد لله رب العالمين.